دەم باش تەماشاوەندنیجا تەوەرە مێیرۆ تەوەرەکێ تایبەتە ژیانە گشتیا خەڵکی بێ تەندروستیا خەڵکی بێ سەلامەتیا گشتی بە ئەوژێک دلگەرانیان وڵاتیانە ژە خواردنێن خواردنگەهان و بەرپرسەرەتکە سازیان ڕاگەاندنێ بێگومان دنها دەگەلی جار تێبیستن کو هەند خارنگەل باژار و دەڤێرن جودا جودایان هەرێما کوردستانê ji bat çavdêriya tenduristiyê dihêne daxistin ji ber ku xwarina di nava van xwaringehan bi kêrî xwarinê nayet an bi serçiyan ew alav û amîrên di nava vê xwaringehê tê nevkaranîn ji bo dirûstkirin û lênana xwarinê bikêrine hatîne wekumedîtî beriyaçandekê li bajara Silêmaniyê çend xwaringehên bi navûdengên vî bajarê ku gelek welatiyan berêvxwe didaye hatin girtin li bajarê Duhokê jî ez barim bajarê Ewlêrê hemî deverên din çavdêriya vê yekê tê tekirin ya gelek ji beriyaçandekê jî li Duhokê gelekê raportnmeha nexarê bi dehan tanên an ku bi sedan em şên bêjin tanên xwarinên bi serçûyê ji piskêt û ji hemû xwarinên dî ji meelebata dest bi serde hatine girtin di niha jî de behs tê kirin ku dermanên ekspayr jî bi herêma Kurdistanê hatîne anîn taybetî li ser dilgiraniya welatiyan ji xwaringehan berêzan ew xwaringehên ku welatî qez dikenê di nava van xwaringehan de gelek kişwana xwarina şejî ya xerab ya bi serçûyî û alavên ku xwarin tê te çêkirin pê hemî xerab û bikêrine hatîne û wekû pêwîst paqij û temîz nîne gelo ev heya çendê pêwîst e bihête kontrolkirin ev rewş e بله برزن نیگرانی ولاتیان لخواردنی چێشخانەکان و بەرپرسەرەتی دەستگاکانی تەندروستی بێگومان لە ئێستادا وەکو لە میدیەکان جێمان لێ بێ ڕۆژانە لە ناوچە جیاجەکانی هەرێمی کوردستان لەلایەن شوێنە پەیوەندیدارەکانەوە خواردنگە و چێشخانەکان داخرێن هەندێکیان بەبوونێ ئەوەوە کە خواردن و ئەو کەلوپەلەنە کە خواردن تێیا دروستەکرێت وەکو پێویستینە ئان خواردنەکە خواردنێکی بەسەرچووە و زەرەر لە تەندروستی هاوڵاتیانەدا بێگومان لە کوردستانیش لە ئێستادا خەڵک بە شێوەیەکی باش ڕۆ لە خواردنگەکانەکە وەکەوەی پێشتر لە شاری سلێمانی چەند خواردنگەیەکی بەناوبانگی ئەم شارەکە ڕۆژانە ژمارێکی زۆری هاوڵاتیان ڕویان تێ کردووە بۆ خواردنی ژەمە خواردنەکەیان لەلایەن شوێنە پەیوەندیدارەکان داخرا لەبەرەوە وەکو پێویست خواردنەکەی بە کەلکی خواردن نایەت بێجگەلەوە ڕۆژانە بیستین بەشێکی گشتی لە خاڵە سنووریەکان بێت لە ناوخۆی هەرێمی کوردستان بێ دەست بەسەر کەلوپەری بەسەرچووی خواردندا حتا ئێستا باسەوەی کرێت کە دەرمانی کەسپایاریش هەیە ئەم دەرمانە زۆر مەترسیدارە بۆ هەرێمی کوردستان هێنراوە پێشاندێک یەکێکی لە بەرپرسی کۆمپانیەیەکی لە غازیانتاپ لە تورکیا دەستگیر کرد کە ئەو بە شێوەیەکی نایاسایی دەرمانی کەسپایر بۆ هەرێمی کوردستان دێنێت ئەم ڕەوشەیە ئێستا کە بە ژیانی گشتی خەڵکی کوردستانە و پەیوەستە تا چەند کاریگەری لەسەر تەندروستیە بێگومان زۆریش هەیە بەڵام تا چەند ئەرکی لایەنە پەیوەندیدارەکانە کە بە شێوەیەکی جدی هەوڵ بدەن ئەم پرزگەرێکی ئەم کێشەیە بنبەر بکرێ بەڵێ بەرەزان ئێمە ئەمڕۆ لەسەر ئەم تەوەرە قساکەین یەکەم پەیوەندیشمان شکۆر لە ئەولێرەوە بەڵێ کاک شکۆر فەرموو ئەم کاتە باش هەموو کاتێکت قوربان بەڵێ فەرموو بەڵێ سلااو ڕێزم بۆ یەکەی کارمەندانتان دەستمان دەبووتان دەقسم زۆر سپاسەکە توزێ دەنگی بەرزکەیتەوە فەرموو بەڵێ دەست یەکەی کارمەندانتان دەقسم دەستیماندی بوونتان دەقسم ئێمە مەمنونین زۆر سپاس بەڵێ بەڕاستی یعنی حکوومەتی هەرێم بەڕاستی تێورم چێشخانەکانیش هەمووی قۆڕخ کردووە ئەگەر هەر مەتحەمێکی بەرز بێ بەکەی فەخۆی سەعەردانە کەس بڵینێ بەڕاستی پێ بڵێم تەداخولکەوێ هەر سەر پێچێکیش بێتن دوایەوە واستەیەکەکا و دوکانەکەی کاتەوە بەڵێ کاک شکۆر سپاس پەیوەندێکت ئاڵێ لە شاری سلێمانی ئاڵێ خان فەرموو ئێوارۆ باش کاگەکار باشتر بۆ تۆ دەستخۆشی تەوەرەکە و لێکم لەبارەی تۆری ئەمڕۆزەوە بەڕێی من ئەرکی لایەنی پەیوەندیدار و ئەرکی سەحەیە کە بە شێوەیەکی باش و گرنگ بتوانێت کۆنتڕۆلی ئەم مەطعەمانە کۆنتڕۆلی ئەم مەطعەمانە بکات چونکە سێرەکەین ئەبینین لە چەند ماوەیەکە چەند مەطعەمێک کە زۆر ناویان هەبوو داخران بەهۆی ئەوەی کە با بڵێن ئەو شتانەی کە لەو مەطعەمەیە بەکار ئەهێنران هیچی بە شێوەیەکی گشتی سەحی نەبوون بۆ هاوڵاتیان و دوای ئەوەش یعنی نازام حکومەت ئیشوکاری چی ئەگەر حکومەتێک بۆ شێوەیە بێت با هەر نەبێ باشترە بەڕای من وەکو کە ناتوانێت بە شێوەیەکی باش کۆنتڕۆلی ئەم خواردنانە بکات و دوای ئەوەش هەر خواردنێک کوالیتی کۆنتڕۆلی خراپ بێت و
بەسەر چوو بێ سێرەکەی ئەهێنرێتە هەرێمی کوردستانەوە چەنەها نەخۆشی ئەبینین بەهۆی خواردنەوەیە دەبا ئیتر چیتر ئێمە بۆ شێوەیە نەبین و دوای ئەوەش ئەوە کەوتۆتەوە سەر ویژدانی ئەو ساحێب مەطعەمانە تا چ ڕادەیەک ویژدانیان هەیە ئەگەر ویژدانیان هەبێ بە باوەڕی من هیچ خواردنێک یاخود هیچ شتێکی خراپبوو بەکارهێنن ئەگەر ویژدانیش نەبێت بەڕای من بە شێوەیەکی خراپ کاسبی خۆیانەکەن ئێوارەیەکی ئارام کاگەن. بەڵێ سپاس ساڵح خان بۆ پەیوەندیکەت هونەر لە هەولێرەوە کاک هونەر فەرموو. الو بەڵێ الو باش بەڕێز ئەس باشم گەلێک سوپاس کەرەمکە. سلام زۆر سپاس وڵی من تەوەرەکەم بەڕاستی لەسەر ئەو مۆزوع نییە لە سەریەکەی پاسەوە وەڵێ فەرموو. تقریبا 50 ڕۆژ هەتا ئێستا ڕاتمە وەرنەگرتیان. ها بۆ بەڕاستی زۆر مەغدوور یعنی نازانم نادارن ئەو ڕۆژ هەتا ئێستا یعنی ئەگە بکرێت بە دوواداچنێکمانە بکەن زۆر مەمنون. بەڵێ کاک هونەر سەرنجی تۆ گەیشت گەلێک سوپاس بۆ پەیوەندیکەت بەڕێزان تەوەرەمەیرۆ لەسەر خواردنەیە بە شێوەیەکی گشتی تایبەتی خواردنگەین هەرێما کوردستانەیە کودنهادا لە هەرێما کوردستانی خواردنگەی گەلێک تێنەڤەکردن و ئەف خواردنگە ڕێستۆرانت یان خواردنێ بیتزا سەمونخانە بە شێوەیەکی گشتی خەلیژی گەلێک ڕوتێ دیکە تایبەتی هاتنە گەشتکاران بۆ هەرێما کوردستانێک و ڕێژەیەکی گەلێکی زۆر بدەهان هزار گەشتکار هەموو مەهەکێدا سەردان هەرێما کوردستانی دەبێن جوداجودایان هەرێما کوردستانی دیکەن لەگەلێک جاران ئەم گۆهداری دکەین کوژاریین پەیوەندیدار یەن تەندروستی و یەن ئەولەیەڤە هەند خواردنگەه تێنە دەستەسەرکردن ئەنکو بودەمێکی تێنە داخستن ji ber ku di navabaan xwaringehan de xwarina bi serçûyî têtan xwarinekê bikirina hatiye an kelûpel û alavên ku xwarin pê tête lênan di navabaan xwaringehan de bikirina et gelê caran dibînî kesek kebaban difirûşe dibêje ev kebaba ji goştê berxê ye lê di bingeh de ji goştê qîmeyê hindî ye. بەڕێزان ئەفێت هەیە چەند ماندۆری لەسەر ڕەوشەیە و تا چەند گرنگە فرۆشیارژی خودیان مەتەمانژی خودی ویژدان بە لە هەمبەر تەندروستیە گشتیە خەڵکی ji ber ku ev xwarinê bi tenduristiya xelkî ve gire diker vê xwarinê hevkirinahatî be ve tenduristiya xelkî jiyana xelkî dixite metirsiyê ji birî ku zerar bû ser xwaringehewî dibe û girtina xwaringehekir bû demê saetekî jî be bêguman nehiya menewî ve vê bandorî hebe li ser ew kesên ku qesta vê xwaringehên dikin. Balê باڵێ ئێستاش بۆ زیاتر قسەکردن لەسەر ئەمە ڕوە زانستیەکەی هەروە چاودێری ئەم ڕەوشە دکتۆر میران بەڕێوەبەری گشتی فەرمانگەی تەندروستی سلێمانی لەسەر هێلا دکتۆر ئەم کاتەوە باش ئەم کاتت باش دکتۆر لەسەر تەواری ئەم ڕوومان بە تایبەتی پێشتاندێک بە تایبەتی لە شاری سلێمانیشان خواردنگێ بە تایبەتی لەو خواردنگەی کە دیروکێکیان هەیە مێژوویەکیان هەیە لەم شارەیە داخەران لەبەرەوەی کە ئەو کەلوپەلی خواردن لە ناو خواردنگە بە کەلکی خواردن نایێت ئێستا ڕێنمایی ئێوە و کاری ئێوە بۆ مەبەستە چیان؟ بەڵێ ئێمە تیمەکانی بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانی بەڕێوەبەراتی خۆپاراستن کە 22 تیممان هەیە کە بە هاوکاری لەگەڵ چاودێری بازرگانی و ڤێتەرنەری و با بڵێن تیمەکانی پارێزگا و قایمخامێت ڕۆژانە و تەنانەت بە شەوانیش 4 تیممان هەیە کە سەردانی چێشخانە و مەلەوانگە و با بڵێن سوپەرمارکێتەکان ئەکرێت و بۆ ئەوەی کە بزانن با بڵێن چەند گونجاوە لەگەڵ تەندروستی بۆ ئەوەی بەرەو پێشبردننی با بڵێن خواردن و چێشخانەکان و ڕەوشی تەندروستی هەتا ئێستا نزیکەی لەم 6 مانگی ڕابردوو نزیکەی تقریبا 400 شوێن غەرامە کرا و نزیکەی 50 شوێنیش داخراوە هەر لە چێشخانە و لە مەتاعیمەکان و لە سوپەرمارکێتەکان ئەوانەی کە شروعی تەندروستیان نییە. بەڵێ بەڵێ دکتۆر لە ئێستادا ئەو بە تایبەتی کە باسە کرێت لە خەڵە سنووریەکان خواردنێکی بەسەرچوو دێتە هەرێمی کوردستان بێجگەلەوە کە دەرمانی بەسەرچوش هەیە باسەوە شەکرێ لە ئێستادا ئێوە چ میکانزم ئالتەرناتیڤێکتان هەیە بۆ ئەوەی مەسەلەن لە خواردنێکی بەسەرچوو هەبوو کە ئەوەی ئەم خواردنە خۆی یەکسەر بتوانێت بە میکانزمەوە بە شێوەیەکی زۆر خێرا پەیوەندیتان پێ بکات بۆی ئێوە بە دوادەچوونیان پرسە بکەن. بەڵێ لە خاڵە سنووریەکانی ئێمە خواردنی بەسەرچوو نایەتە ژووری ئەمە باشماکمان هەیە پەروێزخانمان هەیە با بڵێن تەوێڵە و بیارەمان هەیە کە ئەمانەخوا خاڵی سنوورین لە هەر سێ شوێنەکە با بڵێن کوالیتی کۆنترۆڵی خواردنمان هەیە کە خواردن هەموو خواردنێک گەینێرن بۆ فەست و لە ماوەی با بڵێن 2 ڕۆژیەتەوە خۆشیان تەنکەرەکان هەمویان بەڕادیان هەیە ئەو فترەی کە خواردنەکەدا لە بەحث دەرەچێت لەناو بەڕادەمێنێتەوەوانێ یعنی لە خاڵە سنووریەکانی ئێمە لە هیچی خواردنی بەسەرچوو نایە بە نیسبەت دەرمانیشەوە لە خاڵەکانی ئێمە بەشی دەرمانمان هەیە کە بۆ کەسەری دەرمانەکەکە هیچ دەرمانێک لە خاڵەکانی سنووری ئێمە نایە هەتا وەکو
موافقەتی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی پێنەبێت یا کوالیتی کۆنتترۆلی بەغایە بێ پێ بێ و کوالیتی کۆنتترۆلی ئەولێریشی پێ بێ ئەمە بڕیاری تازەی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمە کە هیچ دەرمانێک نایەتە ژوور هەتاوەکو لە شەریکەیەک نەبێ کۆمپانیایە کە تۆمار کرابێ و کوالیتی کۆنتترۆلی وەزارەتی تەندروستی پێ بێ یا کوالیتی کۆنتترۆلی بەغای پێ بێ. بەڵێ بەشێکی گشتی میکانزمی گەیاندنی ڕێنمایەکانتان بۆ بەشێکی گشتی باوڵاتیان هەرێمی کوردستان چیە لەمان کاتدا ئیجراعاتی ئێوە چییە لە کاتێکا کە کەسێک سەرپێکی لەو ڕێنمایەکە بە تایبەتی پێدانی خواردنی بەسەرچوو لە خواردنگەکاندا کە بە تایبەتی لە ئێستادا ژمارەیەکی گەشتکاری زۆر ڕۆ لە هەرێمی کوردستان دەکەن. بەڵێ ئێمە تیمەکانی تەندروستیمان لەم داهاتوو چرتری ژەکەینەوە بۆ سەردانی چێشخانەکان و دەسەڵاتی ئێمەژەوەیە کە لە توانامان هەیە کە بۆ ماوەی چەند ڕۆژێک دای بخەین و غەرامەشی بکەین غەرامەکەی بۆ نمونە 500,000 ئەگەر با بڵێن سەرپێنچێکەشی زیاتر بوو ئەو کاتە ئێمە داوا لە قایمقامێت یا لە پارێزگای سلێمانی یەکەین کە ئەوان دەسەڵاتیان زیاترێ هەم بۆ غەرامەش و هەم بۆ زیادکردنی داخستنەکەشی. بەڵێ دکتۆر محەممەد میران بەڕێوەبەری گشتی بەڕێوەبەراتی تەندروستی شاری سلێمانی سوپاس بۆ سەرنجەکانی بەڕێستان ئێوارە باش. بەڵێ تەماشاوان نێژا لەسەر تەوەریەم بەردەوامین گەل هەوێ نێژا کە بێگومان تەوەرەمەیە پەیوەستە بە ژیانە تەندروستیە گشتیا خەڵکیڤە و بتایبەتی هەستی بەرپرسارەتیە لە هەمبەر تەندروستیە گشتی یا خەڵکی لژاریە بازرگانان ژاری خودێ خوارەنگیانژی بە تاچان گرنگ ئەوژی پابندی vêyekê bin ku xwarinekî bikêrhatî û ya saxlem pêşkêşî hewlatiyên Herêma Kurdistanê bêtekirin ji ber ku kesê şu an rastî nexweşiyan nebît. عزیز لە چەمچەماڵەوە کاک عزیز فەرموو. کاک عزیز بەڵێ کاک عزیز فەرموو جێم لێتە. سەیدە دەم باش دەم باش سەیدە گیان سەبار بە بەرنامەکەت تا حکوومەت هەڵ نەسێ خۆی شت نێنێ لە دەرەوەی وڵات بۆ ناوەی وڵات ئەو کێشەی حل نابێ لەبەرەوەی کابرای تاچر حەزەکە شتێک بە سعرێکی کەم بکڕێ و بێنێتەوە وڵات بۆی پارەکەی زیاتر بکە لەسەر و مۆزوعیش نوکتەیەکە حەزەکەم باسی کەم بگە ڕوخسەتتە بێ هەڵێن هەنە تاجر لە سینەکان داواتیان نەگەڵن نیمەڕۆ داواتی ئێمەن هەڵێن نابێت داواتمانەکان چیمان بۆگەنە گۆشتی بەراز هەڵە بابە گۆشتی بەراز بە دینی ئێمە حرامە نامانەوێت هەڵێ ئەوە حرام نییە لە گۆڵێکمان بۆ دروستکە لەنە 24 ساعت بە عیشکا و بسووتێ ئەوە حرامە زۆر سپاس. بەڵێ بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆش لیزا لە شاری سلێمانی. الو بەڵێ ئێوارە باش کاگەکار باشتە لیزا خان. بەڵێ لەسەر تۆری بەرنامەکەتان کاگەکار بەڵێ تا ئێستا وەزارەتی سەحا بەڕای خۆیان تا ئێستا چەند کەم ینی کۆ ئەو دوکانانەی کە بەخسی خۆیان ئەڵێن داماخستووە بۆچی لە ڕاگەیاندنەکانە باسی ئەو دوکانانە ناکرێ بۆچی ئێمە کە ئەڕووینە بازار من خۆمەکو خۆم لە بازارا بووم ینی هەر بەجددی قسە بکەم ڕۆیشتمێکێک لە خواردنگەکانی ناو بازار مجموعەی خواردنیان هێنا ینی مەگەر بەس خۆیان بتوانن بیخۆن و لەیەکی دیاکەنەوە ئەمە چ خواردنێک و چ خواردنێک نییە نەبوونی هیچ سانسۆرێک لەسەری یاخود پیس و چەپەڵی یان کوا ینی ئێمە بڕێنە بازار ئەوە بخۆین ئەو تا هاتینەتەوە ماڵەوە خوشکەزەکان مێکسر بردیان بۆ نەخۆشخانە بەڕاستی مناڵن ئەوان بەرگێ و پیسە ناگرن بیخۆن ینی ئێمە خۆمان قەینا بەڵام ئەوانیان بردە خەستەخانە ئەوەندە نەخۆشکەوتن. بەڵێ ئەویشێکێکە لەو نمونانە بەڵێ بە تەکیید بەدەڵم کاگەکار ڕێزم بۆ بەرنامەکەی ئێوە بەڵام پێم وە بێ ئەو خواردنانی کە ئەوان دایئەنێن مەگەر بەداخۆکەم قسەیەکەم مەگەر بەس حیوان بیخوا نامێ ناوی ئەو خواردنگێ بەرم بەڵام هاتمەوە چەندین جا تەلەفۆنم بۆ وەزارەتی سەحا کرد لە بڕی زۆر داخبوو لەسەر دڵم هیچ جواب نایەتەوە ینی چەند تۆ پەیوەندیش بە وەزارەتە کردووە لەسەر ئەو پرسەی جابێکە نەبوو بۆ تۆ. بەڵێ بە تەکیید تەلەفۆنم کردووە بۆ بەڵام شێوەیەک جواب نادرەوە زیاتر لە 8 جار من پەیوەندیم پێوە کردن هیچ وەڵامێک نایەنەوە. بەڵێ لیزا خان سوپاس پەیوەندەکەت بەڕێزانەوە لیزا خان باسەوەکە کە لەسەرەوەی ئەو خۆی خاردنی بەسەرچووی بینیوە حتا لە دەوروبەری خەڵک تووشی نەخۆشی بووە پەیوەندی بە وەزارەتی تەندروستی کردووە جابی نەبووە هیوادارین بەرسیڤیان بەرێزە لەلایەن وەزارەتی تەندروستی بێ کە بۆ بەرسیڤیان نەبووە لەسەر بەدوادەچوونیان پرسە. بەڵێ فاتما لە شاری سلێمانی فاتما خان فەرموو. ئەم کاتت باش کاگاکار هەموو کاتێکت زۆر سپاس و ڕێزمەیە بۆ هەمووتان بەڕاستیەکەی داوا لە هاوڵاتیان ئەەکەم کە تەوەری بەرنامەکە تێبکەن کە باسی مەوزوعی کۆن نەکەن بەس لەسەر تەوەری بەرنامەکەی ئێوە بڕۆن هیوادارم دڵگران نەبن هیچ هاوڵاتیان بەڕاستی بەنسبەت تەوەری ئەمڕۆتانەوە لەبارەی داو دەرمانەوە ئەگەر وەزارەتی تەندروستی لیژنەیەکی خاص تەشکیل بکات لە هەر شوێنێ دەرمان ئەهێنێ
ئەو دەرمانەی کە ئەیێنێ با ئەکسپایر نەبێ هیچ هاوڵاتێک زەرمەند نابێ لێرەش ئەرکی تەندروستیش کەم ئەبێتەوە ئەمە یەک دووهەمیش لەلایەن خواردنەوە هەر جۆرە خواردنێک کە لە وڵاتی ئەوروپاوە بۆمانە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان ئەم تیجارەتانە لابە بیکا بە تیجارەتی ڕسمی ئەوە هیچ خواردنێکی بەسەرچوو نایێتە عێراقەوە کە هاوڵاتیان تووشی جۆرەها دەردی ناخۆش ئەبن ئەناڵێنین بەدەم دەردەوە بەڕاستەکەی لێرەشا کە تووشی ئەو دەردووە بین یعنی خەڵک پارەی نییە چارەسەری پێبکە ئەبێ قەرزکا بێ خاوێ بفرۆشێ بۆ ئەو چارەسەری ئەو نەخۆش بەڵێ فاتمەخان بەڵێ سوپاس بۆ سەرنجی بەڕێستانیش دەشتی لە خەبات باسی بەڕێز ئەس باشم سپاس سەرەتا دەستخۆشی بەرنامەتەوەرەکە لێ دەکەم زۆر سپاس لەمەیە کاکە کارە من ئیشارەت بۆی بدەم سەبارەت بە تەوەرێکی زۆر باشە لەبەر ئەوە پەیوەندی بە ژیانی خەڵکەوەیە بەڕاستی ئەو بازرگانانی کە لە ڕێگەی خاڵە سنووریەکانەوە ئەو خۆراکانە هاوردەی هەرێمی کوردستان دەکەن بەڕاستی هەمووی بەلای کەمی بەرپرسێکیان دوانیان لەگەر شریکە ئەگەر بەرپرسەکە باڵەکانی هەرێمی کوردستان لەگەر ئەو بازرگانانە شری نەبن بە هیچ شێر ناتوانن ئەو خواردەمەنیە بەسەرچوانە بینیزۆ بۆ هەرێمی کوردستان یەکێک تازە پیشەمە تەلەفۆنی کرد قسەی زۆر جوانی کرد لەسەر هێنانی ئەو گڵۆپانانی کە ماوەی 8 ساعت یا بڵێن 4 ساعت کار دەکاتن و دوایی دەکوژێتەوە ئەگەر بێ و ڕقابە هەبێتن لەسەر ئەو بازرگانانە عقوبەیان بدرێتن بە هیچ شێوەیەک ئەوان ناتوان زارشتر ئەو کارە دووبارە بکەنەوە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت بەڕێزان لەسەر قسەی کاکی تەشتی لە خەبات بێگومان پێشاندێکێکی لە برادەرەکان باسی ئەوەی کرد کە یەکێکی لە بازرگانەکان لە هەرێمی کوردستان چوتە چین باسی دروستکردنی گڵۆپێکی کردووە گڵۆپێکی بە کارەباییشەکە ئەم گڵۆپە پێی وتووە بە 3 ساعتیشکە تەبەنەکە 3 ساعتیشکە کوالێتێکی زۆر نزمە بە ساعتێکی زۆر هەرزان بەم تیجارە فرۆشەوەژێ هەرێمی کوردستانە بە خەڵک لە ئەمە گڵۆپێکی زۆر باشە نمونەیە بە پارێکی زۆر گرانگە فرۆشێ کابراکەش گڵۆپەکە کردن ئەو خەڵکیش ئەبێتە ماڵەوە لە 3 ساعتە گڵۆپەکە ئەسووتێ ئەوانی شاڵێن پزیگەیکەرە ئەمە هەیە لە هەرێمی کوردستان کەم تا زۆرەکە و چاودێرەکانەکە خەڵکەڵێ باخان لە شاری سلێمانی بەڵێ سڵاوتانە بێ سەرچاوم دەستخۆشیتان لەکەم بەڕاستەوەرێکی جوانە چکە ئەوە بە دەردی ئەو پیاوەی تروتی ئەمە پێویستە بە ژیانی ڕۆژانەی خەڵک و تەندروستی خەڵک ئێستا ئەو هەموو نەخۆشێکە لە نەخۆشخانەکان هەیە زۆرینەی نەخۆشی ئەو خواردانەی کە لە بازاڕەکانە خۆین و ئەیکڕین ئێمە ئیتر هیوادارم حکومەت بەمایە بچێتەوە و ئەڵێ ئێمە ڕێگەیەکەین لە خواردنی بەسەرچوو بەڵام هەر ئەوانن ڕێگە بە خەڵکێن بە واسە و بە پارە ئەو خواردنە بەسەرچوانەی بێتە ناو هەرێمی کوردستان بە تایبەتی شاری سلێمانی و دەوروبەری ئەی باش ئەو خواردنانی کە لە سۆپەرمارکێتەکان هەیە بۆ بەو شێوەیە بەڵام ئەوانەی بازار کە هەرزانە و خەڵگەی کڕێ ئەوانە هەمی خۆراکی بەسەرچوون و ئێستا ئەوە تا ئەم هەموو نەخۆشی سەرەتان و شێرپەنج ئەوانە کە دروست بوو هەمی لە خۆراکی بەسەرچووەوە بەڕێزەکەم بەڵێ لە وڵاتی ئێمە ئەوەی گرنگی پێنەدرێت تەندروستی خەڵکە ئیتر هەر لە ڕۆژەیەک و لە مەکتەبێک و کە خواردن ئەفرۆشت هەتا ئەو شوێن سەیرانگاکانیش بەڕاست بەڵێ باخان سپاس بە سەرنجی تۆش باوکی میر هەر لە شاری سلێمانی باوکی میر فەرموو کارت باش باشتر بۆ بەڕێستان وەڵی من پێشنیارێکنەیە بۆ دەستگا پەیوەندیدارەکان وەکو لە پێم باشە لە هەموو ئەو خواردنگانەی کە لە سلێمانی هەیە ژمارەیەکی تایبەتی تەلەفۆنی خۆیان دانن وەکو چۆن دایرەی حەریق و دایرەی پۆلیس وانە 104 هەیە ژمارەیەک دانن کار مخالەفەیەکە بینن یەکسەر پەیوەندی بکەن بەو ژمارەیەوە بەڕاستی ئەمە شتێکی زۆر زەروری هەمە بە شتێکی باش بۆ تۆ مەبەستەوەیە ژوورێکی تایبەت هەبێ بە دواداچوونی ئەم پرسەیە و تەلەفۆنی تایبەتی شەبێ هەر سەرپیچەیەکی هەبێ خەڵی پەیوەندی بکە یەکسەر بە دواداچوونی بکەن بەڵێ ئەوە زۆر شتێکی باشە بێت ئیتر خاوەن مەطعمەکانیش لەوە چێت هەم سڵێ بکەنەوە لەو ترسیژان هەبێ لەو مخالەفانەی کەیکەن لەو خواردنانەی خراپانەی کە پێشکەش بە خەڵکیەکەن لەوانەیە تر نەمێنێ ئەگەر ژمارەیەکی تایبەت هەبێ زۆر باشەوە مەسەن وەکو 104 یا وەکو دایرەی حەریق هەڵواسراوە لە زۆربەی خواردنگان مەطعمەکانە هەڵواسراوە ئەوە شتێکی باشە. بەڵێ باوکی میر بێگومان سەرنجێکی باش بوو هیواداری چێنی پەیوەندەرەکان بە تایبەتی وەزارەتی تەندروستیە و سەرنجی بەڕێستان وەرگرتە بێ سوپاس پەیوەندێکێت عەلی لە چەمچەماڵ کایداری باش بەڕێزم هەموو کاتێکێت دەستخۆشی بەرنامەکەت لێکم گەلێک سوپاس کاک ناوەکەیش نازاندا لێ بردنەکەم من هەکارم لە خزمەتدا بەڕێزی پرسیارێک وێ پەیوەندی بە تەوەری بەرنامەکەەوە نییە بەڵێ کاک شاسوار بەڕێوەبەری کۆمپانیای نالیایە وایە بەڵێ خاوەنی کۆمپانیای نالیایە بەڵێ کاک شاسوار لەم شەوانەیە لە تەلەڤیزۆن
وتی کە بەرپرسێک داوا لێم کردووە نادەیە بفرۆشم. ئەلو بەڵێ تەواکە قسەکەین جێم لێتە. ئەنجا من ئەڵێم دروشمی هێناردی ڕاستگویی و بوێری و هاوسەنجیە ئەو بوێریە کوانێک بۆ ناوی بەرپرسەکە نایڵێن زۆر سپاس. بەڵێ کاکەلی بێگومەن ئەو لێدوانەی کاک شاسوار و هیواداری هەربەرزیان جێ لە سەرنجی تۆ بێ و وەکو پێویستی بەرسیوی هەبێ بۆ سەرنجی تۆ سەرتیب لە چەمچەمان کای سەرتی فەرموو. ئەم کاتت باش هەموو کاتێکت دەخۆشی تەوەلەکە لە یەکەم برای بەڕێزم. زۆر سپاس. کاکەگیان ڕاستە بەڕاستی هەندێک شتێ ئێمە نابی هەلبیخەینە ئەوتۆی دەسەڵات و حکوومەت ئێمە هەر شتێک دەبین دەسەڵات و دەسەڵات ڕاستەوە پێویستی بەداچوون و متابعە هەیە بەڕاستی خواردنی بەسەرچوومانەوە لە لێگا گشتەکان و لە کاسیەکان و لە سۆپەرمارکێتەکان و ئەوانە بەڵام لە هەمووی سێتر بەلای منەوە ئەو خەڵکەیە خۆی بە مجاهید ئەزانیە کەمەلا بانگەدا ڕائەکا بۆ سەکسی پێشەوە نوێژەکاڵێ 3 دەرەجە زیاوە لە هەمان کات ئەو مەوادە و ئەو خواردنەی کە بەسەر ئەچێبێ بەشێک لە سم لە زەهر ئەیفرۆشێ بە تاکی هاوڵاتی و هاوڵ نیشتیمانیەکەی خۆی اینجا من پێم وایە نوێژەکە نەکا باشترە بەڵام ئەو زەهرە بە خەڵک نەدا ناکرێت ئێمە یەکێ بچێت لە ئازمەر 2 بتڵ وسکی بخواتەوە و لە 120 بێتە خوارە وەرگەڕێ بمرێ بڵێن خەتای دەسەڵاتە هەموو شت پەیوەستی بە دەسەڵاتەوە نییە ئێمە لە تاکی منەوە تا آخر کەس ئەبێ ئینتیمامان ئەبێ دڵسۆز بین إن الله رقيب علينا خواب مراقب دەسەڵات و حکوومەت بەسەر خۆمانەوە بزانین ناکرێ ئێمە هەر کەم و کوڕێک بێ بڵێن دەسەڵات و دەسەڵات و دەسەڵات ئەبێ ئێمە خۆشمان ئینتیمامان ئەبێ خۆشمان لە خوا بترسین خۆشمان خاوەن زەمیر بین پارە بە هەموو شت نزانین برای بەڕێزم دەسەڵاتەکەش لە یەکەمەر بژین. بەڵێ سپاس کای سەرتیپ مامۆستا کامەران لە شاری سلێمانی مامۆستا فەرموو. زۆر سپاس بۆ تەوەرەکە بەڕاستی تەپڕێکی گرنگە و من وەکو بەرپرس لە مافەکانی بەکاربەر لە شاری سلێمانی ئێمە زۆر دەمێکە خەریکی هەڵمەتێکی گەورەین بۆ ئەوەی بتوانین خەڵک خوشار بکەینەوە و میدیاکان هاوکارمان بن بە تایبەتی ئەم میدیا جوانەی ئێوە بەڕاستی پێویستی نەکەر بە تەوەرێکی ئاوایە پێویستی بە مێزگردە و ئێمە لایەنە پەیوەندیدارەکانیش بانک لە خۆمانەدایان نیشێنین و ئێمە لە ساڵانێکی زۆرەوە لە پەرلەمانی کوردستان هەوڵێکی زۆرمان ناوە کە قانونی مافەکانی بەکاربەر بهێنینە کایە و قانونکە لە 2010 هەتا ئێستا لە پشتیدەی 2010 قانونە تەصدیق کراوە لە پەرلەمانی کوردستان و هەتا ئێستا هیچ کاری پێ نەکراوە تەبعەن بە ئەم فەوزایی کە ئێستا لە بازاڕەکانی کوردستانایی بینی لە خواردنی خراپ لە درمانی خراپ لەو هەموو کەرەسە خراپی کە کوردستانەوە هەم ئەمە بەرپرسی دەرێتەوە بۆ حکوومەت. بەڵێ مامۆستا لەسە خاڵە سنووریەکان بێگومان پشکنین هەیە بە دوواداچوون هەیە هەموو شتێک هەیە بێگومان عیلاقاتی بازرگەنی هەیە ئەم شتە وەکو خۆیان ناڵێن بەرپرسی حکوومەت کە بەشەیەکی سیستەماتیک ڕێک خراوە بوو هەموو ئەم خواردنە بەسەرچووە بوو هەموو ئەم دەرمانە بەسەرچووەتی تاریمی کوردستان لە کاتێکیشە لەلایەن کۆمەڵێک تیجار و کۆمەڵێ بازرگانەوە ئەمە ئەدەم بە هەوڵاتیان ئەمە بوو ئەمە ئەساساً بەرپرسەرەتی ئەمەکە هەڵەگرێ بەڕای تۆ ئەمە بەرپرسی یەکەم حکوومەت خۆیەتی و بەرپرسی ئەخیریش حکوومەت خۆیەتی و بەرپرسی دووهەمیش ئێمە هاوڵاتین کە بێ ئێمە خۆشمان کوشیار بین بەڵام یەکەم حکوومەت خۆیەتی ئێمە دەمێکە هاوارەکەین مجموعەیە هاوڕێی بەڕێزم لە سلێمانی و هاوڕێی لە هەولێر و لە دۆهۆب کۆمەڵەیەکمان دروست ناوی کۆمەڵی مافەکانی کاربەر و هەمووی وسازی ئێمە ئەو کۆمەڵەیە زۆر جار ئەو ناوە بەڵام حکوومەت جۆرە تەنگی ناگرێت جۆر لە هاواری ئەم ناگرێت جۆر لە خەمی خەڵق ناگرێت بەڕاستی هەتا ئێستا ئایا مامۆستا ئێوە پێشنیاردان کردووە پرۆپۆزەڵتان هەبووە دەستنیشانکردنی هەموو کێموکاسیەکان ئەگەرەکان بە لایەنی پەیوەندی داردانداوە کە ئەوان جێ لە ئێوە نەگرنەوە تۆڵەی کۆمەلەی بەکاربەران مافی بەکاربەران قوربان ئێمە چەند وەختێکە پرۆپۆزەڵمان تەقدیم کردووە و قانونی حمایەی مستهلیک کە ئێستا لە پەرلەمانی کوردستان دەربردووە و ئێمە لەگەڵ قانونەکەشە کاری زۆری حکوومەت پەرلەمانتارەکانمان کردووە بەڵام بەڕاستی بەسە لە کابینەشا وعدیاندا لە کابینەتر وعدیاندا کابینە بەڕێز کابینەی تازە بەحمەد وعدیاندا ئێستا لە سەرکانی ژوورە تاریکەکان ئەماوەتەوە بەڵێ مامۆستا
بەڵێ مامۆستا کامەران بەرەزان یەکێکی لە بەرپرسەکانی ڕێکخراوی مافی بەکاربەران لە کوردستانە کە وەک گۆداری کرد ئەو دەبێژە و ئەگەر چنە ئەگەر مەدەستنیشانکردنە سەبەبی هاتنا خواردنە بەسەرچوی و دەرمانی نێکسپایر بە کوردستانی و ئەسباب چنە و چا بێتە چارەسەرکردن مەبوالیên پەیوەندیدارجە حکوومەت هەرێما کوردستانی شاندنە لێ دۆکو ئەو دەبێژە دناوە ژورێن تاریکیدا ئەف پرۆپۆزال و پێشنیار هاتنە هەڵگرتن و چ بەرسف نەبووە بەڵێ ئاسکەر لەو لێرەوە کاک ئەسکەر فەرموو کاک ئەسکەر کار دەستخۆشەوە بەرنامە زۆر سوپاس کاک ئەسکەر دەنگی تەلەڤیزیۆنەکەت کەسکە بۆیە باشتر خزمەتی بەڕێزت بکەم فەرموو باشە بەسەرتان زۆر سوپاس بەڕاستی تاکە قەناتە دەنگ و ڕەنجی ملەتی کووردا بەس هیوادارم یەک تێبینیم لەسەر کەناڵەکەیەوە هەیە هەواڵە و گۆڤارەکانی تورکیا نەگوازنەوە چکە بە هیچ شێوەیەک بەرژەوەندی دۆزی کورد ناکە لە هیچ پارتێشی کوردستان کە هەردووی نێوان کامی تورکیا واکۆ چی تێنەگەیشتم کام ئەخباری تورکیا لەسەر چاسەی کاکارەوە لەبارەی ئەو شەڕەکەی زۆر لە مێرجی ئەوەی دوێنێ ئەوە شەڕێکە لە باکووری کوردستان بووە و شەڕێکی هەموو میدیاکان نەکتنێ ئێمە میدیاکانی جیهان بە شێوەیەکی گشتی هەرێمی کوردستان میدیاکانی تورکیا بە شێوەیەکی چڕ ئەوە ئەگوازینەوەکۆ ڕۆژنەوەکۆ کەناڵێکی کوردی وەکو کەناڵێکی سەربەخۆی ئاسمانی ئێمەش زانیاریەکەیە کە بێگومان لە لای خەڵکی کوردستانیش جێگەی احتیمامە ئەو ڕەوشە ئەگوازینەوە لەبەر ئەوم ینی دەرگاکان ڕاگەیانی کورد بە هیچ شێوەیەکیان بەستە خەرکەی تەواشاکەن لەبەرەوەی هەر ئێستا هێزەکانی پاراستناگەل هەپەکە ڕاگەیان ١09 کوژراویان هەیە نیسکەی 100 برینداریان هەیە تا هەلیکۆپتەریان تێشکەیە ئەوان بە شێوازێککە هەواڵەکەی براکۆنە دەستخۆشی ئەو بەرنامەتان لێکەم بەڕاستی دەنگ و ڕەنجی خەڵکن بەڵێ سوپاس و پەیوەندەکەت باوکی ئەحمەد لە شاری سلێمانی باوکی ئەحمەد فەرموو پێشێکی زۆر دەستخۆشی و لێکم بۆ بەرنامەکە و زۆر سوپاس بەڵام پێشنیارێکمە بۆکو هاوڵاتێک وەکو کارکەرێکی کوردستان ئایا چۆن هاوڵاتێکی بیانی کە بێتە کوردستانەوە لە کۆمپانیاک ئیشکە ئەو کرێکاریە بیانیە زەریبەی لەسەر نییە بەڵام لە هەمان کاتا کرێکارێکی خۆماڵی ئیشکات ئەو کۆمپانیایە بێ زەریبە بدات ئایا تا چەند ئەم حالەتە لە چێ بووە ئەم حالەتە لە چێ بووە ئایا نمونەت هەیە لەسەر ئەم حالەتە باوکی ئەحمەد باوکی ئەحمەد نمونە بەڵێ نمونە هەیە گەر لێکۆڵینەوەی لێ بکەن لەوانەیە بگەن ئەنجامێک بەڵێ سوپاس بۆ سەرنجی بەڕێستانیش هێژەیان دناڤی بەرنامەمەداوەکەوە گۆداگیەکی دوی بەشیدا بێگومان بەشی یەکەم گەلێک بچوونەبوون لەسەر ئینانە خواردن و دەرمانی نێکسپای بۆ هەرێما کوردستانی باندوریاوان و گرنگیە ڕۆڵی وڵاتیان جێیەکی دەپێخەمەتەوەیەکێدا بەڵێ پشتی وێ نابڕێ لەسەر ئەمان تەوەرم بابڕینە جاردن سەڵاف هێژان لەسەر تەوەرێمە ئیرۆ بێگومان لەسەر دڵگەرانی هاوڵاتیان ژ خواردنێن بەسەرچی تایبەتی لە خواردنگەهان و ئەو خواردنگەیەن و پاقەژی وەکو پێویست ڕناگەرن ئاندناوە پێک هاتێن خواردنێدا هەندێک تەغییراتێ نەکردن ش بوونا گوشتی و گەلێک تشێندن بەڵێ ڕێبەرمان لەگەلە لە شاری سلێمانی کاک ڕێبەر فەرموو سلام علیک بەڵێ سلام علیک عەلەیکوم ئەسسەلام سەرۆک یاریێم ئیدانەیەوەیە کە سوپای تورکیا خەڵکی لێ کوژراوە ئەوانە کورد نین کە کوژراون کورد نین ئەوانە بۆ ئانێ ئێمە بەشەر نین ئەی گەنداڵ بەڵێ کاکی ڕێبەر ببوورە تەوەریمە لەسەرەوەنە بۆ سوپاس بۆ پەیوەندەکەت هێژیان سەر تەوەریمە ئیرۆ ئەم دەخوازین هەر کەسێک سەرنجەخوا بێت لە چارچوبێ تەوەری ئەحمەد لە بەردەڕاش کاک ئەحمەد فەرموو کاک ئەحمەد کاک ئەحمەد یەکێک گۆدار ئێمە بکەی بەڵێ ڕێبەر لە شاری بەڕێزان ببوورن بێگومان ڕێبەر پێشتر داوامان کردبوو ئەلۆ کێ لە گەرمانە کاک ئەحمەد فەرموو فەرموو زۆر سوپاس
کاک احمد تلفزیۆن تەوەکە خۆکەم دەکەم بەڵێ سپاس تلفزیۆن خۆکەم کە ئەمدا پەتر گەوداریاتە بکەین کەرەمکە من سەبارەت بە تەوەرەکە زۆر جوانە من سەبارەت بە کوالەتی خۆراک بۆ طبعا بە حکوومەتی هەرێمی کوردستان دەگەڕێمە چونکە هەر ئەوان مەسئولن لە هێنانی خواردن لە سنوورەکان بۆی ئەوان دەبێت فێتەرەکی باشە بێ لە سنوورەکان و پێویستە لەسەر تازیری ئێمەش ینی ئەوە بتانێت کە شتی باش بینید نەبچیت بۆ مەبەستی خۆی ئەو خەڵکە تووشی نەخۆشی و تووشی دەردەسەری و سەرەتان بکات من پێشبینی دەکەم کە لە دەسال لە چەند ساڵی ڕابردوویان ڕێژی سەرتان زۆر زۆر بێت بەڵێ کاک ئەحمەد سپاس بۆ پەیوەندیاتەژی کە بەڵێژان لەسەر هەمان تەوەر گەلۆ دنها داب تایبەتی هاتنا ژمارەیەکی زۆرە گەشتیاران بۆ هەرێما کوردستانی لە هاوینگەهێن کوردستانی و لە خارنگەهێن کوردستانی ڕێستۆرانتان و لە هەروها لە ئۆتێل و مۆتێلان ژێکێ و خواردن پێشکەشی وان گەشتیاران تێتەگەرن هەیە چەند دێت ناوا وان خواردناندا تەندروستی و گرنگیا تەندروستیە وڵاتیان هات کە بەرچاوگرتن و هەروەها کوالیتیە وان کەرەستین خواردنێک و بە گەشتیاران بە هاوڵاتیان دێتەدان چ ئازدایە و هەیە چەندێ ساخڵەمیا وڵاتیان بە گشتی دپارێزە بەڵێ شێرباز بەرەوەبەری تەندروستی خۆپاراستنی دەربەندیخان نابزانم بەڵێ کاک شێرباز فەرموو ئەم کاتان باش هەموو کاتێکت دەستخۆش بەرنامەکەتان لێ یەکەم دیارە من ویستم تۆزێ بە ڕوونی و بە ئاشکرا لەو بابەتە بدوێم و هیوادارم ئەوانەی کە هیچ زانیارییان لەسەر ئەم بابەتە نیە هیچ جوارە لێدوانێکی لەسەر نەدەن بەمەبەستی خواردنی ماوە بەسەر چۆ من دڵنیای هاوڵاتیانەکەمەوە کە هیچ جۆرێک ماوادی ئێکسپایر واتە ماوە بەسەر چوو لە سنوورەکانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە داخل بە هەرێمی کوردستان نابێت تەنها هەندێ مەواد نەبێ کە ئەتوانێ بڵێن بەڕێگەی قاچاق لە جنوبەوە ئەگەر داخل بێ ئەمە لەلایەکی کە ماوادەکان ئەوێ ئێمە بزانین ئەم ماوادانە بۆچی ئەکسپایر بوون طبعا ماوادەکان چەند جۆرێکی هەندێکیان لە ئەنجامی خراپ هەڵگرتنیان ماوەکەیان بەسەرەچێ واتە نەخۆشیەکە ئەگەیەنێت ئەم ماوادانە لە هەمان کاتە سەیرەکەیت ماوەکەی بەسەر نەچووە بەڵام لەبەرەوەی لە پلەیەکی گەرما و لە کەشوهەوایەکی وا گونجاو لەبارە هەڵنەگیراوە پێکاتە خۆراکیەکەی تێک چووە بەڵێ هەندێکی هەیە کە بە ئێکسپایری تەواوە داخل بە کوردستانە بێ بەڵام لە ئەنجامی مانەوەی لە کۆگاکاندا یاخود لە دوکانەکاندا ماوەکەی بەسەر ئەچێ و لێرەوە من حەزەکەمەوە بە هاوڵاتیان بڵێم کە تیمەکانی تەندروستی بەڕاستی هیچ کەم تەرخەمیشیان نەکردووە ئەوەی کە ئەمێنێتەوە بۆ چاکردنی ئەم بارودۆخە بەڕاستی پێویستی بە هۆشیاری هاوڵاتیان هەیە پێویستە هەموو هاوڵاتیان هۆشیار بکرێنەوە لەسەر ئەم بابەتە چکەوە کووتمانێمە تیمەکانی تەندروستی ناکرێت شەو ڕۆژ ئاگای لە دوکان بە دوکان و سوپەرمارکێتی ئەم شارانە بێ بزانانی ئایا چی ئەفرۆشێ و چی نافرۆشە دیارە تیمەکان سەردانی بەردەوامیان هەیە بەڵام بەو دەرەجەش فریای هەمووی ناکەون زۆر جار باستەوە کرێت کە دەستکاری تاریخ مێژووی ئەم کەلوپالا ناکرێت مێژووی مەسەلەن ئێکسپایر ئەڵێ لەم کاتەوە ئەوان دەستکاریەکی زیاترە دەنێ بەڵێ ئەوەش بۆ ئەوش ئیشوکاری لەسەر کراوە دیارە لەم ڕێر هاتووە کە هەموو ئەو تاریخانەی کە ئەدێت لە مەوادە خوارەکەکان پێویستە بە شێوەی لێزەری بێت کە ئەوەش بە کەسی ئاسایی ناکرێت تەنها بە و مەعمەل و بە و کارگانە ئەکرێت کە خواردنەکە بەکارهێنن ئەویش بە لێدانی ئەو تاریخانە بە شێوەیەکی لێزەری کە توانای دەستکاریکردنی نابێت بەڵێ شێرباز لە بەرەبەری خۆپاراستنی تەندروستی لە دەربەندیخان زۆر سوپاس بۆ تەبلی بوونەوە بۆ زانیاریەکانت تێوەرە باش ئەحمەد لە چەمچەماڵەوە بەڵێ کاز باش کاتێکتان هەموو کاتێکت کاتکار بێ زەحمەت پێشنیارێکمانەیە بەڵێ ئەگەر بکرێن لەیانی پێشمەرگەوە بەرنامەیە دابەزێنم بەڵێ لە خزمەتەن فەرموو با بزانین پێشنیارەکە وڵی پێشنیارەکەم وایە لەسەر موچەی پێشمەرگە بەڕاستی موچەی پێشمەرگە زۆر زۆر کەم ئەگەر بکرێت لە ئەو پەرلەمانتارانە باسێکی بکەن یان پەرلەمانتارن لە میوانی لێرنە بەرنامەکەتان زۆر زۆر سوپاسانەکەین بەڵێ سپاس هیوادارین سەرنجاتە بۆ پەرلەمانتاران گەیشت بێت بەڵێ باوەڕ لە باژارێ دووکێ کای بار کەرەمکە بەڵێ کای بار سەرچاوە دەم باشتر سپاس هەری سەبارەت برە فێوەدی حەلوە حەلوی دووکێ
هەندە مۆرکێجیان دووکێ بەڵێ ئەلوبەن دەستگەی بەڵێ کای باوەڕ بەڵێ برا سەڤۆلەتۆن یعنی دەجۆ دە سەحکی نزیکی 2 ساعت تا ساعت و نیڤە ئەو تشتەیل بەرتۆڤێ وقتی پلاگرمی تقریبا 3 نایتا خورد آن 25 کمتر نبید یعنی در جا بسحکی واسه پلاگرمی آن یا 45 جیش 25 زی نبورید 3 نبورید یعنی در جا سحکی حتی 5 یا چو برطاوی سوارت کنشیم بومد چوب کنو چو بیست بەڵێ کای باوەڕ ئەوە توت بێژێ ئەو بێگومان دۆکێ فەرمانگا تەندروستی هەیە و هەروەها بێگومان ئالیەن پەیوەندیدارن وێ پرچە هەیە هێویدارم سەرنجەتە گەشتی بیتەوێرە ئەو ڕەوشە لە دۆکەی لە ئالوێن دۆکەیەک و ئەو فێقیەوە متشت لە بەرگەرمێ دمینە و ئەو ڕەوشە لەوەر هەیە و بێگومان بەریان هاژیک چەندین راپۆرتێن ئێنارتیات ناخارێک و خواردنەکێکی سپایەرە دەم بەسەرچوێی و مادێن کەحۆلێ و جگارە بە دەیان کارتونên جگاران لە دۆکێ ئالیەن پەیوەندیدار دەست بەسەردا گرتبوون و دەمیان بەسەر بچ بووە هێویدارین سەرنجەتە بەڵێ سوپاس ئازاد لە هاریر کاک ئازاد فەرموو السلام عليكم عليكم السلام عليكم عليكم السلام ورحمة الله تسخوشي برنامج كتان لكم زور سپاس والله كاكا هموي اقريت وسر د صلاه چونکه د صلاه بس بس لو تشتيكا او تشتيك سباير همو د اقريت وسو همش وكو كنزه شي سوتي لشارف كي هريري واتاس يعني تجري لمالي تشكين تجري لنوري مالي تشكين وكو كنزه شي سوتي لشارف كي هريري واتاس بابەت ئێمە لەسەرەوە کای کازاتەوە توش ئازادی پشگیری لە چێ بکە چۆن ئینتیمای سیاسی خۆ نیشان دەی سپاس بۆ پەیوەندیکەت بەستەوەری ئێمە لەسەرەوە بژی مالیچی ئەو سەرنجی خۆتە سپاس پەیوەندیکەت باوکی ئالا لە شاری سلێمانی باوکی ئالا فەرمە دەستخۆشی بەرنامەکە لێکم وڵی هەندێک کەس نازانم لە کەلیمەی حکومەت تێنەگەشتم تازە حکومەت یعنی چی خۆی حکومەت معنای حکومت يعني حكم كردني ولات وهذا بتشاك وبخراب هرشت لو ولات الربع حكومت برفسيارة برامبري أوشتا سرشي هريم وابو عمري كي راقا يعني كساك سازيكا ولا راقا انك انا بلا بوتو كوا درماني كي زور هاتوا بموري كومبانيا باور فكرة وكاني جيهان او درمانه كي تقليد بو ارزاني چه هنالتي ولا كردستاني شا داخل بو هزاران كسي لخصخانه ولا عيادكان وري قرتو خوارديتي آية اما التاوان نية تتاوانك لو قورتنا فرقي او سيارتي للسيانة شيكا تقينتو خلق كوشي سيارتي لسكاني كوشي ونجاتي بيبا زمانه حتى 50 صالي تخلق يوم ملاتا كوشي اي اما تاوان نية آية كبو سروشي هريم لو قراري چاکسازی خوی امانه بانگ ناکا دا محکمه با محکمه چیان بسراسه پینه ایمز دست خوشی لیفین بلین والله براسی سروک تو سروک مانی براسی تو لپشتی ملتی بلام ام درمان و ام شتاک سپارانه که ایتا ولاتی اما بتواوی حکمت برپرسیارا من وکو ها ولاتی کم ولاتا بكوي تشاكو خلافي وشتاني كيتا ناولاته ودخواتي خلطري ما حكمه ببرسيار ازانم مكو هاولاتيكو حقي خوشما ما في خوشما كبرسياري بزانم وهي ودار موكا بله باكي على سپاس و پەیوەندیکەت ڕێباس هەر لە شاری سلێمانی کاک ڕێباس فەرموو کاکە گیانم کاتتان باش هەموو کاتێکت کاکە دەستخۆشی لە بەرنامەکەتانەکەم و هەستە کەوتوبن لە بەرنامەکانتانە ئێمە سوپاسێکیان لە خزمەتداین فەرموو خزمەت لە ئێمەوە برای بەڕێزم وڵا ئەی ڕاستی بێ خۆی ئەو برا بەڕێزە چاشی فەرموو کەوا حکومەت بەرپرسیارە لە تاشی هاڵاتی تەندروستی خۆراکی تەندروستی ئینسان بەڕاستی لە چ ڕووی لە دەرمانە چ لە ڕووی ئەمنیەتەوە چ لە ڕووی ئیدارەوە چ لە ڕووی بەڕاستی بێکاری و کەم دەرامەتی هاوڵاتیانەوە بۆ نمونە ئەم مەسەلەی خواردنەوە بەڕاستی هەند خۆی ڕاستە لە 95 حکومەت بەرپرسیارە بەڵام 5 هاوڵاتیان خۆی باشە متکایە من خۆم لە خۆمەواڵم سيري او اكسباري او خواردنو او شتومكاني كان بازار افروشري وكو معلبات وكو شتانيكا تاريخو بروالي دسرا قماني ديبو لي ناكرم بكابرا على كاكا جواب مفروشا
من بەڕاستی بخۆم چەندین جار وام لێ بەسەراتوە شتم لێ سیر کردووە کە سیر کردووە ئەکسپایر بووە بە کابرام و تۆ کاکە گیان شتەکە مەفرۆشە وا من ئەزانم خەڵک هەیە داماوە خەڵک هەیە نازانێ خوێنەواری نییە لەو ئاسانیە کە سەری بەروارەکە بکە ئەیکرێ ئەیباتەوە تووشی نەخۆشیە بێ و ئەو کاتانە بەبار بەسەر حکومەتەوە هەم بەسەر خێزانەکەشەوە بەڕاستی من لێرەوە داوانە هاوڵاتیانەکەم بە گومانەوە شت نەکردن ئەگەر گومان بوو نەیکردن باشترە بەڵێ کاک ڕێباز دەفرۆشی لە بەرگام بەڵێ سپاس زۆر سپاس قوربانی لە هەولێرەوە بەڵێ قوربانی بەڵێ کاکە جان دەستخۆشتەوە لێەکەم پێستی زۆر سپاس کاکە قوربانی جان بەنسبەت تەوەرەکە من ئێستا بۆ خۆم دوکاندارم موادی کارەبایی بۆ دەفرۆشم بەڵێ ئەوەی دێت ئەوەی چی ئەرزان و خراپەکە ئەوە لە خۆمانە خەڵەتەکە تێگەشتی بەگەوە بە کارمەسەرشی و گەندەڵەوە خۆی گەندەڵە بیاەکەم سەبەبەکەی چێ داوای شتی ئەرزانەکە سەبەبەکەی چێ لەبەرەوە کابرەیەکی نەدارە ناتوانێت ئەوەندە پاری پێنی هەشتی گەران بە ئەوەی باش بێ کوالێتێکی گەران بکرێن بۆ دەوڵەمەداری خانووەکە بۆ فرۆشتن ئەرێ کامەی عادی ئەوم بدێ تێگەیشتی ئەوە لەکە لەو شتەیە بەڵێ زۆر سپاس بەڵێ کاک قوربانی زۆر سپاس زەینەب لە سوڕان بەڵێ زەینەب خان براتوانی باشی ئەزێ باشم سپاس دەستخۆشی بەرنامەتەکەم ئەس مەمنونم سپاس کەرم کە برا بوید نەفرێن و کە هەلیر و بۆ تاسا تەلەفۆن کرا بەڵێ خودێ زۆر شەرمە زۆر خودێ بەرای زنکردمە کوردا مالکی و سەدۆمەکی خودێ فروتیا مصرێ خودێ زۆر شەرمە ئەم پشتەوانیە مالکیشکەن زۆر بوومە شەرمە وەکی ئەس دیکەی مەسەلەن ئافرەتای خودێ بە شەرمێک بە زەینەب خان ئەوەی ئەوە سەرنجاخوا گوت ئەوی سەرنجاخوا گوت توژی زۆر پشتەوەی شەرمە ڕێکی نەدەنەوە تروریستە وەڵا تروریستە ببۆرە زەینەب خان ئەو سەرنجاتەیە توژی ئازادی ڕایەخوا نیشان بدەی ئەو وا دەبێژێت توژی ڕەنگێکی دیوە دەبێژی بە یەک و تەشیر بێتەکردن بەلە هەرچاوی سپاس بوتە کێڤی لە دووکێ کا کێڤی کەرم کێ براچەوەنی باشی ئەس باشم سپاس برا من پرسیارە کەوی باسکەم و غێر تەوەرە بەڵێ کەرم کێ کا کێڤی ئەم خەلکی مۆنگشتینە ئەها بەڵێ ئەوە چەند ساڵە ئەم تخۆنیت ئەوەیت حکومەتی و حتی وێگۆڤێ کەسی مەچ نەکردیە کەس نە تەلەڤیزیۆنێک لێ پاکە پێکیتکن نە پرسیارۆمەتکن ئەبەت حتی وێگۆڤێ چی بوومانەوە تێکردن بۆ ڕەوشەوە وەسەیە بۆ هاتە نوکێ کەسێ باش نەکردیە حتی وێگۆڤێ جارێکی تەلەڤیزیۆنەی نارتیاتەوی دەرکی بەڵێ بەلە کاکێ کەس الجال بۆغ و تو هەمووی هاتین و زبڕینە و حتی وێگۆڤێ کەس پرسیارۆمە نەکردیە بەلێ کاکێڤی لە مانگێشکێ وەکو دەبێژێت ئاڤایەن حکومیدایە و بە 4 ساڵێک کەس ڕەوشەوە های دەرنەکردیە جارێت نژێک وەکو توت بێژیمە راپۆرتێک کردبوون هاژی لەسەر ئەکرانی نێنارتێڤی دارین جێ پەیوەندیدار گۆداری بکەن بۆ ڕەوشەوە وەسای گەلو محەممەد دوا پەیوەندی لاولێرەوە کای محەممەد فەرموو کاکان کار و کاتت باش هەموو کاتێکت دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم کاکا کارجان گەلێک سوپاس کاک محەممەد کاکا کارجان مانگەکی زۆر پیرۆز دێتە پێشەمە کە مانگی ڕەمەزانە بەڵێ ئەو ترشی فرۆشانەی کە مامەلەکانیان تەحەولێنە لە سلێمانی لە هەر شارەکان ئایا کۆنتڕۆلێکیان بۆ کراوە کە لە مادەی کیمیاوی چ مادەێکی استعمالەکەن ئەوە یەکیان بەڵێ دووەمیان شەربەت فرۆشەکان ئەو شەربەتە کە لە بۆ ماژی ڕەمەزانی بەکاردێ چ ڕەنگەکە چ بۆنەکە چ تامەکە تێدەکرێت ئایا کوالەتی کۆنتڕۆلێتیان هەیەوانە حاڵێت بەدواتچوە بۆ ئەو معمەل ترشیانە بکرێت کە هەتا ئێستا کە سەردانیان نەکردیا بەڵێ کاک محەممەد سپاس پەیوەندەکەت بێگومان سەرنجی جوان بوون مانگی ڕەمەزانی پیرۆز لە پێشدایە و لەو مانگەیە خەڵێکی پێویستی بە جۆرێکی خواردنی زۆر باشە کاک محەممەدیش بێگومان چەند سەرنجێکی داوێ دارنیشانی پەیوەندیدا جێلبێ تەماشاوانانی جەدناوەوی بەرنامەژیدا لە سەروی تەوەری گەلێ بچونین جودا هەبوون هەندێک دگەلوەیەکە بوون کە پێویستە خەریژیەک هاوڵاتیشی وشیار بن ئالیکاریا دەستگەین پەیوەندیدار بکەن ji بۆ سەلامەتیە گشتیا پاراسی بیت هەروەها ئەو کەسین تجار و بازرگانیش سەلامەتیە و بەرژەوەندیە گشتیا خەڵکێک ji berçafar bigrin ew kerastên gotînin cor û kalîtiyawan ya baş be ji ber ku di xizmeta berjewendiyê giştî û tendurustiya xelkî de be heya sibehê di tewerekî gerimtir de em xizmeta we dabîn her şad û bextewar bin êvar baş